سڵاو ڕێز هاوڕێیان لێرە دەبەوێت لەسەر بابەتێک قسە بکەم کە پەیوەستە بە لوودبەرزی و ئینادی مەسعود بارزانی کە کەسێکە بەڕاستی من وای دەبینم کە بە کەڵکی سیاست نایەت، بە کەڵکی ئەوەش نایەت سەرپەرشتی گوندێک بکە، نەک سەرپەرشتی حزبێک یان هەرێمێک بکە یان ملەتێک بکە. ئەم کەسە کەسێکی زۆر ئینادیە، ئەم کەسە کەسێکە کە بینینی زۆر کورت و تەسکە. من چەند کێشەیەکی ناوخۆی ئەو بناماڵە بوتان باز دەکەم. لەو کێشانە کە سەیری بکەن و گوێی دەبگرن کەسایەتی مەسعود بارزانی بوتان دیار دەبێت. هەڵبەت پێش ئەوەی بچمەنە ئەو بابەتە حەزەکەم ئەوەش بڵێم کە هەموومان دەزانین پێش 15 ساڵێک کە حکوومەتی بەغدا دروست دەبوو هاتنە لای بڵێن مەسعود یان مامجەلال حکوومەتی بەغدان پێک دەهێنا بەبێ موافقەتی ئەو دوو کەسە حکوومەتی بەغدا دروست نابوو. کێشە گەورەکانی بەغدا لە لای ئەمانە چارەسەر دەکران و داهاتنە هەولێر و سلێمانی چارەسەر دەکران. ئێستا وای لێ هاتووە کە ئەم دوو حزبە بە تایبەتی پارتی هیچ بەهایەکی نەماوە، نە لە هەرێم، نە لە بەغدا، نە لە دەوروبەر، نە لە جیهان. یعنی ئەوەی لە بەغدا ڕۆیدا بینیمە لەسەر جێگری دووەمی سەرۆک پەرلەمان چ قەشمەریاتێک بوو، چیان لە پارتی کرد، پارتی چەند سوک بوو. مەسعود بارزانی ئەمە گەورەترین پەیامە بۆ تۆ کە تو کەسێکی ئیتر هەموو شتێکت لە دەستدا، هەموو شتێکت دۆڕاند. ئێستا 100 جار جێگیری دۆمی سەرۆکی پەرلەمان پارتی بێ، نازانم چی بێ، تازە تەواو ئەوەی کە کرا ئەوە کافی بوو، پەیامێک بوو بۆ تۆ کە تو فەشەلت هێناوە وەک سیاسی، وەک سەرکردە، وەک حزب. هاوڕێیان خەڵکانی بڵێن دەڤەری سووران لەوانە ئێوە هەندێک کێشەی تایبەتی ئەو بنەماڵە نەزانن بوتان، هەندێکیان باز دەکەم کە کێشەی ناوخۆی ئەوانن. بە تایبەتی مەسعود بارزانی بە چاوێک سەیری پەیوەندیەکانی کۆمەڵاتی خۆی دەکات. چەند نمونەیەک تامۆ دێنم. یەکەمیان ئەیوب بابوو بارزانی کە دەکاتە ئاموزای مەسعود بارزانی، هەروەها ئەدهەم بارزانی، هەروەها ڕاغب شێخ محەممەد خالد بارزانی، هەروەها عەبدولمسەور بارزانی کە ئەمانە هەمووی ئاموزای مەسعود بارزانی. کێشەکە چۆنە و چۆن دەستی پێکردووە، هەڵبەت ئەمانە کێشەی بازرگانیان لەگەڵ مەسعود نەبووە، کێشەی شتێکی ئەولا نەبووە یان خێزانی نەبووە. ئەمانە هەمووی کێشیان لەگەڵ مەسعود بارزانی هەبووە لەسەر ئەساسی بیرکردنەوە، لەسەر ئەوەی کە مەسعود کەسێکی لوودبەرزە، کەسێکە ئاعتراف بە کەس ناکە، ئینادیە، وەک منداڵێک کە دەگریە لەسەر شتێکی بچووک و ئەبێ بیدێ. هەر هەمویان کێشەکان لەگەڵ مەسعود ئەمە بووە، نە ئەیوب، نە ئەدهەم، نە ڕاغب، نەک عەبدولمسەور، هیچیان کێشەی ئەملا ئەولایان نەبووە لەگەڵ مەسعود، تەنانەت مەسەلەی جێوازی بیرکردنەوە. ئەنی ئەگەر سەیری کاک ئەدهەم بکەین نەماوە شتێک بوو مەسعودی نەکرد بێ لە شەڕەکان. چەندین جار مەسعود و پارتی کەوتونە ژێرەوە لە ڕووی عەسکەریەوە. کاتی خۆی ئەدهەم حزبوڵای شۆڕشگێری هەبوو، ئەو توانی لە زۆر شوێنە پارتی و مەسعود جارێکتر بگرێتەوە. سەرڕای ئەوە کە گەورەترین کێشان هەبووە. ئەزانن ئەعدامکردنی بابی ئەدهەم شێخ عوسمان و مامی شێخ نەزیر سەبەبە سەرەکیەکەی مەڵە مستەفا بووە. ئەزانی چ ناکۆکیەکی گەوریان هەبووە، هەمووشی لەسەر بابەتی چوونەتی هزرکردن و بیرکردن و کارکردن لەگەڵ کێشەی کووردا. سەرڕای ئەوە ئەدهەم قبولی کرد، حزبەکەی حەل کرد، چوو بۆ پارتی، بەڵام لەسەر چەند هەڵوێستێکی بچووکی ئەو کە ئەیوت تورکیا
نابێ ئەوەندە ڕێگای پێ بدرێ بێت بارەگاکانی خۆی لە کوردستان دابنێ لەسەر ئەوەی کە ئیدانەی حکومکردنی زیندانیانی بەهادینانی دەرکرد بەیانێکی دەرکرد ئەمانە لەگەڵ چەند کێشەیەکی تری سیاسی و جیاوازکردنی هزر و بیر ئەدهەمیان شار بە دەرکرد دەریان کرد لە دەڤەری زەرد ناتوانێ مناڵەکانی ببینێ مناڵەکانی ناتوانن بچە سەردانی باوکی بکەن ئەمانە هەمووی بیر و عەقلی ژەنگاوی مەسعود بارزانین بەو عەقڵەش حزبادی دەکە بەو عەقڵەش دەیەوێ هەرێم بەڕێوە بە بووە نەتیجەکەی ئەوە بوو کە لە بەغدا دروست بوو سەیریکەن کاک ئەیوب بارزانی لە 75ەوە خلافی لەگەڵ ئەوانی هەیە چەند کتێبێکی نووسیوە حەقیقەتی بەڵام مستەفای باس کردووە ئەیوب بارزانی ئاموزای مەسعود بارزانیە خوشکی مەسعود بارزانی خێزانی کاک ئەیوب بووە لە 1992 دێنە کوردستان مەسعود بارزانی بە خوشکەکەی دەڵێ ناڕووی لەگەر 4 منداڵی ئەڵێ نابێ بگەڕێیتەوە لای ئەو کەسێکی خاینە بۆ خاینە مەسعود بارزانی لەبەر ئەوەی حەقیقەتێکی وتووە چەند کتێبێکی نووسیوە ڕاستیەکانی مەڵام مستەفای باوکتی باسی کردووە 4 مناڵەکەی لێوەرگرت خێزانەکەی لێوەرگرت حتا لە مردنی خێزانەکەی کاک ئەیوب بۆی نەبوو بێتە سەر قەبرەکەی خێزانی چوون بوو کاک ئەدهەم نەبوو کە دایکی من بشێ ببینێ بشتە سەر قەبرەکەی بشێ تەعزیە بوو دایکی دابنێ سەیری ئەو عەقڵە بکەن سەیری ئەو مەژیە وشکە ژەنگاویەی مەسعود بارزانی بکەن دایکی کاک ئەدهەم دەمرێ بووی نییە بشێتن تەعزیە دابنێ کە هەردووکی یەک لە سلێمانی یەک لە هەولێر هەمان شت لەگەڵ کاک ئەیوبیان کرد لە هەمووی غەریبتر سیرکە ئەم نمونەشتان باز دەکەم ئاوریان زۆر گرنگە ئێوە ئەو شتارەی ئەوان بزانن کاک و مەسعود بارزانی باشتر بناسن ڕاغب شێخ محەممەد خالد کە ئەویش دەکەتە کوڕی ئاموزای مەسعود بارزانی خێزانەکەی کچی مەسعودە ناوی مونیرەیە هەڵبەت ئەمانە ئاموزایەکن و خزمیشیەکن کێشەیەکیان بۆ دروست دەبێ کە ڕاغب نایەوێ وەک براکانی مەسعود بشی وەک ئەوان هەڵس و کەوت بکە ئەو زیاتر متاثرە بە باپیری شێخ ئەحمەد و دەیەوێت لەسەر ئەو طریقەیە ئیش و کاری خۆی بکە مەسعود چی دەکە کچەکەی خۆی لە ڕاغب وەردەگرێت لەگەڵ 2 مناڵی کچەکەی خۆی لێ وەردەگرێت سیرکە تێکەڵکردنی ماڵ و منداڵ و کچ و زاوا و ئاموزا لە کێشەکانی گشتیدا ئەمە موسیبەتێکی زۆر گەورەیە خێزانی ڕاغب لێ وەردەگرێت کە ناوی مونیرەیە و کچی مەسعودە لەگەڵ 2 مناڵی مناڵەکان ئێستا مەسعود خستوێتە سەر ناوی خۆی ناویشیان گۆڕی کوڕەکە ناوی سوهەیل بوو کردیەتە نوح ئێستا نوح جنسیەکەی نوح مەسعود بارزانیە بەڵام کوڕی نییە نەوەکەیەتی باوکی ڕاغبە ڕاغب شێخ محەممەد خالدە کچەکەی ناوی بەنازە بەشوویدا براکەی دێکی ڕەوان بەویدا موافقەتی باوکیان وەرنەگرت و لە باوکیشیان نەپرسی ئەمە هەمووی عەقلیەتی مەسعود بارزانیە بوو چارەسەرکردنی کێشەکان بە هەمان مەنزوور بە هەمان چاو سەیری کێشەی سیاسی کوردستانیش دەکامە دەبینی چەند ئینادە دەبینی بە چ شێوازێک هەڵس و کەوت دەکە لەگەڵ حزبەکانی کوردستان لەگەڵ کەسانی معارەزە لەگەڵ کەسانی جیاوازی فکریان لەگەڵ هەیە ئەمە لەگەڵ ئاموزاکانی دەکە ئەی قوربەسەری ئەم بلەتە چیان لێ دەکە دەبینی چیان لێ دەکە سەیری عەبدولموسەوەر بارزانی بکەن ئەویش ئاموزای ئەوانە عەبدولموسەوەر بارزانی ئەویش لەسەر نووسینی 2 کتێب شاربەدەریان کردە سلێمانی بوو مامۆستای زانکۆ بوو تا تەقاعد ئەزانی لە هەولێریان گرت بە ئەمری مەسعود بارزانی لێیاندا و ڤیدیۆشیان کرد و ڤیدیۆکەشیان بۆ مەسعود بارزانی برد تاکو ببینێ خۆشی لێ ببینێ وەک سەدام حوسێن ئەمانە هەمووی نمونەن کرەناو ئاموزاکانی ئەو لەگەڵ مەسعود بارزانی چۆن ڕەفتاریان لەگەڵیان دەکا تەنانەت لەسەر جیاوازی هزر و بیر تەنانەت وەک مەسعود بارزانی فکر ناکەن دنیابینینیان جیاوازە لەگەڵ مەسعود بارزانی
هاوریان ئەمانە هەمووی نمونەی زندین ئێستاش ئەمانە هەمووی لە ژیاندان هەم کاک ئەدهەم هەم کاک ئەیوب هەم کاک ڕاغب هەم کاک عەبدولمسەوەر ئەم چوار کەسە ئاموزای مەسعود بارزانین ئەوەی لە هەمووی سەیرتر خێزانی عەبدولمسەوەر کە ناوی هەمووی شەر کچی مەڵە مستەفایە خوشکی مەسعودە بۆی نییە پشتە لای مێردەکەی بۆی نییە پشتە لای عەبدولمسەوەر سیرکە حتا خێزانیان لێ وەردەگرێ مناڵەکانیان لێ وەردەگرێ ئەمە بەربەریەتە بەربەریەت مەسعود بارزانی ئەوەی تۆ دەکەی لەگەڵ کەس و کار و خزمەکان کێشەیەکی سیاسی فکری هەیە ژنیان لێ وەردەگری منداڵیان لێ وەردەگری عەیبە عەیبە لەگەڵ حزبێکی سیاسی کێشەت هەیە دەست مەدە چەک و کوشتم بکە خەڵکی مەعارەض مەگرە خەڵکی ناڕازی مەگرە بیخە زیندانەوە ئەم عەقڵیەتە عەقڵیەتی چەتەگەریە هی باپیرتە مەحموود ئاغای زێباری کە سەرۆکجاز بوو ئەمە هەمی ئەو عەقڵیەتە هی مەڵا مستەفاش هەمووان عەقڵیەتی ئاغاکانی کۆنی زێباریان هەیە کە تەنانەت خەریکی کوشتن و ڕاو و چەتەگەری بوونە نەک هەموویان بەڵام بەشێکیان مەسعود بارزانی ئەبێ ئەم پرسیارانە لە خۆ بکەی بۆ ئەمە ئێستا ڕووی دەدا بۆ وەڵامەکەش زۆر ئاسانە لەبەر ئەوەی کەسێکی ئینادی هزر و بیرەکانت زۆر بەردەستکن کەسێکی حەزت لە تۆڵەکردنەوەیە پێش 50 ساڵ کەسێک شتێکی بە نازان کێ وتوا بێت تۆڵەی لێوەرگری ئەو تۆڵە سەندنە کە تو کردوتە ستراتیجی خۆی پەیڕەوی دەکەی وای لێکرد کە هەرێمی کوردستان ئێستا ببیتە هەرێمێکی لاواز کە ئێمە لە عێراقی تازەدا لە گورم ئەو مادەی ئەو دستورەی گەورەیە کە زۆر لە بەرژەوەندی کوردایە زەڕمەندی گەورە بین هەموو سەبەب تو بووی مەڵا مستەفاش کاتێ خۆی سەبەب بوو کە حکمی ذاتی جێبەجێ نەبێ سەدام حوسێن و ئەحمەد حەسەن بەکر دەیانویست مافی کورد بدەنێ عەبدولکەریم قاسم دەیویست مافی کورد بداتێ بەڵام مەڵا مستەفا ڕێگر بوو ئێستاش ئەتۆ ڕێگری میلەتی کورد سود لەم دستورەی تازای عێراق ببینێ سود لەم وەزعی ئێستای عێراق ببینێ کەسێکی دەتەوێ ئەم میلەتە بەرەو نەمان ببەین کەسێکی دەتەوێت تەنانەت و بەرژەوەندی خۆت و مناڵەکانت پارە کۆکەیە و ئیش بکەی و کار بکەی ئەتو دووری لە کوردایەتی دووری لە نیشتیمان پەروەری دووری لە هەموو بەرژەوەندەکانی گەلی کورد ببینن لە خێر و خۆشیدا